بینەرانی بەڕێز و خۆشەویست جۆ بایدن وەکو سەرۆکی نوێی ئەمریکا سوێندی یاسایی خوارد مەراسیمی سوێند خواردنەکەی لە ڕۆژشوێنێکی ئەمنیتون و تۆڵدا بەڕێوەچوو و دۆناڵد ترامپ بەشداری لە مەراسیمەکەدا نەکرد. جۆ بایدن وتارێکی پێشکەش کرد و ڕایگەاند کە سەرۆکی هەموو ئەمریکیەکان دەبێت و کار دەکات بۆ نێشتنی ئەو درز و جیاوازی کە لە نێوان خەڵکی ئەمریکا دروست بووە. لە بەرنامەی ئەمڕۆ بە میوانداری ڕێک لە بەڕێزان هۆشیار عومەر عەلی ڕێخەری ژووری پەیوەندە دیبلۆماسیەکانی بزوتنەوەی گۆڕان لە سەروی سەرەکی، هەروە لە ئەمریکاوە دکتۆر قارەمان مەمەند شارەزای کاروباری ئەمریکا باس لەوە دەکەین کە جیاوازەکانی نێوان ترامپ و بایدن چین و ئایا سیاسەتی دەرەوەی ئەمریکا لە سەردەمی ئیدارەی نوێی بایدن چ گۆڕانکاریەک بەدوای خۆی دادەنێ و گۆڕانکاریەکانیش لە سەراستی عێراق چی دەمە؟ جۆ بایدن براوەی هەڵبژاردنەکانی سەرۆکایەتی ئەمریکا لە کۆنگرێس سوێندی یاسایی خوارد و بووە 46مین سەرۆکی ئەمریکا. کامالە هاریسی جێگریشی وەکو یەکەم ژن بە جێگری سەرۆکی ئەمریکا هەڵبژێردرا و لەو ڕێو ڕەسمەی کە لە واشنتۆن ئەنجامدرا سوێندی یاسایی خوارد و دەستی بە ئەرکەکەی کرد. دوای سوێند خواردنی وەک سەرۆکی نوێی ئەمریکا جۆ بایدن وتارێکی پێشکەش کرد و ڕایگەاند دەستور و دیموکراسی دەپارێزێت و بۆ دەسەڵات ناگەڕێت و خزمەتی خەڵک دەکات. جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا لە وتارەکەیدا وتیشی دەبم بە سەرۆکی هەموو ئەمریکیەکان و بەڵێن دەدەم ئەوانەی دەنگیان پێدام و ئەوانەشی دەنگیان پێنەداوم وەک یەک سەیریان بکەم. لە بەشێکی دیکەی قسەکانیدا سەرۆکی نوێی ئەمریکا وەک ئاماژەیەک بۆ زیادبوونی ناکۆچی لە نێوان خەڵک لە سەردەمی ترامپدا ڕایگەاند کۆتایی بە شەڕ و ناکۆچی نێوان خەڵک دەهێنێت و ڕوبەڕووی بێکاری و هەژاری و ڤایرۆسی کۆرۆنا دەبێتەوە. جۆ بایدن باسی لەوەش کرد کار بۆ کەمکردنەوەی توندوتیژی خێزانی دەکەن و سپی پێستەکانیش لە ئەوانەی دیکە زیاتر نین. جۆ بایدن سەرۆکی نوێی ئەمریکا لە مەراسیمی دەست بەکاربوونیدا پەیامێکی ئاڕاستەی جیهان کرد و ڕایگەاند ئەمریکا تاقی کراوەتەوە و هاوپەیمانێتەکانی بەهێز دەکات و پشگیری ئاشتی دەکات. لە مەراسیمی دەست بەکاربوونی جۆ بایدن دۆناڵد ترامپ ئامادەی ڕێوڕەسمی دەستا و دەستکردنی دەسەڵات نەبوو. ترامپ پێش سوێند خواردنی بایدن واشنتۆنی بەرەو فلۆریدا بەجێهێشت و دوایەوەی گەیشتە بنکەی ئاسمانی ئاندریۆس گوتارێکی کورتی پێشکەش کرد و وتی بە شێوازێکی دیکە دەگەڕێمەوە. هەڵبژاردنی سەرۆکایەتی ئەمریکا لە 3 تشرینی 2020 بەڕێوە چوو. دوای کێبڕکەیەکی توند جۆ بایدن بوو بە براوەی هەڵبژاردن. دۆناڵد ترامپ تا جێهێشتنی کورسی سەرۆکایەتیش خۆی بە براوە دەزانی و بەدەیان جار ئاماژەی بەوە کردبوو لە هەڵبژاردنەکاندا ساختەکاری کراوە بەبێ ئەوەی هیچ بەڵگەیەکیشی هەبێت. جارێکتر سڵاوتان لەبێت بینەرانی بەڕێز، سوپاس بۆ میوانەکانمان مامۆستا هۆشیار بەخێر بێنە گەڵ بەرزستانەوە دەست پێ بکەین سەبارەت بە شێوازی دەست بەکاربوونی بایدن. پێ دوای لە هۆکاری چی بوو کە لە ڕێوشوێنێکی ئەمریدا بوو و هۆکاری ئامادەنەبوونی ترامپیش هەر لە مەراسیمی سوێند خواردنەکەی چی بوو؟ بەڵێ دیارە کۆمەڵگەی ئەمریکی وەکو زۆربەی کۆمەڵگەکانی دیکە دابەشبوونێکی زۆر هەیە لە نێوان ڕوانینە جیاوازەکانە دیموکراتە کۆماریە ڕاستە چەپە. ئەوەی ئەم جارە جیاواز بوو ئەوە بوو لە دوای دروستبوونی ئەمریکا جۆرج واشنتن خۆبەخشانەوازی هێناوە سەرۆکی دووەمی ئەمریکا جۆن ئادەمز. جۆن ئادەمز کە هەڵبژاردنەکەی دۆڕان بە تۆماس جەفرسن ئەویش دوای یەک خول ئاشتیانە دەسەڵاتی بەجێهێشت. ئەوە دەستپێشی ئەو ئاڵوگۆڕە ئاشتیە بوو کە ئێمە هەموو 4 ساڵێک جارێک لە ماوەی ڕابردووە بینیومانە. هەتاکو هاتنی دۆناڵد ترامپ هیچ کەسێک نەبووە ئەنجام ڕەت کاتەوە و بگرە هاندەرەکانی شێهان بات بۆی کە پەلاماری وەکو بینیمان کۆنگرێس بن ئەو ڕۆژەی کە دەنگەکان پشتڕاستەکرانەوە لەلایەن کۆنگرێسەوە کە لەلایەن ویلایەتە جیاجەکانەوە ڕۆشتووە کە پرۆسێکی ڕۆتینیە و بینیمان
ئەو کەسانی کە چوونە ئەوێ ژمارێکی زۆریان لە ڕۆژەوە دەستگیر کراون خەڵکی تون ڕەو ئەوەی تایە بۆیە ئەم جارە جگەلەوەی بەشداریکردنی خەڵک نەبوو هۆکارێکیش کۆرۆناشی هەبوو بەڵام ژمارەیەکی زۆر پاسەوانی نیشتیمانی نزیکەی 25,000 و ژمارەیەکی زۆری پۆلیس و ئەوانە چاودێری پرۆسەکەیان نەکرد و هۆشداریەوە هەبوو کە مەترسی هەیە لەسەر سوێن خواردنەکە و ڕەنگە خودی جۆ بایدن. دۆناڵد ترامپ کەسێکی جیاواز بوو لە پێش ئەوەی بەبێ بە سەرۆک لە کاتی سەرۆکاتەکە زۆر جیاواز هەڵسوکەوتی کردبینیمان زۆر پێشبینی نەکراو بوو هەڵسوکەوت و ڕەفتار و سیاسەتەکانی کە ڕۆشتوشە تا ئەم دەقێش دانی بۆوان نەناوە کە ئەو هەڵبژاردنەکەی دۆڕانەوە و جۆ بایدن براوەیە و بەشداری ئەو مەراسیمی سوێن خواردنەشی باش بەزەمە شتێکی دەگمەنەیان پێشتی سەرۆکە بووە کە بەشداری مەراسیمی سەرۆکی نوێ نەکات ئەوی پرۆسەکە پرۆسێکی زۆر کۆن نییە ینی کە بەو مەراسیم بۆ شوێ ڕێک بخرێت بەڵام لە 100 ساڵی ڕابردووە کەس ئەمێ ڕەت نەکردوێتەوە و بینیشمان جێگرەکەشی لێ بوو تەنها ئەم ڕەدی کردەوە مەبەستەکەش ڕوونە ئەم ناوێت دان بەوا بنێ کە دۆڕاوە باش بەس هیچ بەڵگەیەکی کە هەر دەمون جارێ دەیڵێ ساختەکاری کراوە هیچ تاقە بەڵگەیەکی هەبوو ناکەسە نزیکەکانی دۆناڵد ترامپ پێش ئەم هەڵبژاردنە و دوایش کە دۆڕانی ئەویان بەڕوونیوت کە ئەم کەسێکە خراپترین وشە کە ئەتوانی بەکاری بێنی بەرامبەری ئەوەیە کە تۆ دۆڕاوی ناوێ هەرگیزدان بۆیە بنێ و کتێبیشی هەیە کە لەسەر ئەم پرسانە و لە دیدی بزنسی شەوەستەری ئەکات کە استراتیجەکەت بێ ئەوە بێ قەتدان بە دۆڕاندنان نەنێی لە کتێبەکەی باسیەوە ئەمیش دەنگێکی زۆری هێناوە نزیکەی 73 ملیۆن دەنگی هێناوە دیار نییە هەنگاوی داهاتووی چیە بێ بەڵام ئەوە ڕوونەکە لە بردەم کامێرەکان و لە ساحەی سیاسی و بزنس و ڕاگەاندن دوور ناکەوێتەوە و خۆشی ئاماژەیەکی بۆدا کە لە فۆرمێکی جیاوازە ڕەنگە بگەڕێتەوە مەبەستی و بۆ هەڵبژاردننی سەرۆکاتی داهاتووی ئەمریکا دەگەڕێتەوە حیزبی سیاسی پێ دەگەنێت چی لێ خوێنرایەوە خۆی ئەوەی باسیەکەن ئەوەیە بەڵام ئەوەی کە ڕەنگە ئەگەرێکی نزیکتر بێ ئەوەیە کە ئەم خۆی وتوێتی ئێڤانکای کچی زۆر خۆشەوێت و زۆر نزیکێتی وتوتی من بۆیە خۆم کاندید کرد و بووم بە سەرۆک بۆی ئێڤانکا سەیری بکە و لێی فێر بێت ئەویش تموحی سیاسی هەیە بەڵێ لە ئایندەیە سەرۆشی ئەمریکا بێت بەڵام بێت چاوەڕێکین بزانین تا چەند ئەتوانێت درێژە بە و پرۆسەیە با کە ڕەتکردنەوەی ئەنجامەکانەوە خەڵکەکەی خۆی دەنگدەرەکانی خۆی قەنەعەت پێبێنێ لەگەڵی بڕۆن بە ئاراستەیەک و حزبی کۆماری هەڵوێستی چۆنە بێت چکە تقریبا ئێستا حزبی کۆماری ئەم دەستی بەسەراگرتووە و بەڵێ بۆ سیناتۆرەکان و هەندام کۆنگرێسەکان هەمووی لێترسن لەوە ئەترسن کە ئەگەر پێچوانی ئەو بجوڵێنەوە ئەتوانێت جمهورەکەی بکات بە گژیانەوە هەڵبژاردن بدۆڕێن لە ئایندەیە و ژیانیان بۆ قورس بکات بۆیە بینیمان ئەوانەی کە دژی وەستانەوە ڕۆشان باش نەبوو ینی تقریبا دەستی گرتووە بەسەر حیزبەکەیە ئەگەر ینی حیزبەکە استراتیژێکیان هەبێت کاریگەری ئەو لە ناوخواانە کەمکەن و لە ناو جەماوەرەکانە ڕەنگە ڕێڕەوێکی جیاواز بین بەڵام نابێت پێش ڕووداوەکان بکەین سواس دەکەم دکتۆر قارەمان جنابشیر بە خێر بێ سواس بۆ ئامادەبوونت دەمەوێت جیاوازێکمان بۆ بکەی لە نێوان وتاری بایدن کە کەمێک پێشێستا سوێندی یاسایی خواد و لە بەردەم کۆنگرێز وتاریە بووە هەر ئەمڕۆ وتاری ترامپیشمان بینی جیاوازەکان چی بوون لە وتارەکانیاندا زۆر سپاس کە حەکیمە سڵاو ڕێزم بۆ کاگوشار بۆ تەواوی بینەران و بیسەران لە کوردستان لە دەرەوە سپاس بەڕاست ئەگەر من بگەڕێنەوە بۆ ئەم ڕۆژە بەتوانم بڵێم شتێکی مێژووی ئاماژەی پێ بکەم هەر یەک ئێمە دوو جۆن ئادامسمانەیە هات جۆن ئادامسەکە لە ساڵی 1970 سەرۆکی ئەمریکا هەردووکیان ئامادەی ئەم ڕۆژە نەبوون و دوای ئەندرۆ جاکۆنیش خۆی ئامادە نەبوو بە بیانی ئەوەی کەوا بەشداری کۆبنەوەی کابینەی کردووە وودرۆ وڵسنیش بەو نەخۆشی و ئامادەی ڕۆژە نەبوو فقط ئەم ڕۆژە توانین بڵێین ڕۆژێکی سیمبۆلیکە چونکە ئەم ڕۆژە یەکمان بەبیردێنێتەوە لە مێژووی دیموکراسی یەکەم تار سەرۆکێکی زین دەسەڵات دێڵە بۆ سەرۆکێکی زیندووتر بۆ کۆمەڵێک مەراسیمی وەکو با بڵێن بۆکانی و نزاع قاڕانەوە سی دەستوریشی تێدایە بۆ سەبارەت سوێن خواردنەکە ئەو دابینەوە سەر کارەکەی جۆبڵکی تەواو پڕاو ئەتوانم بڵێم ناوی لێن چکە لەم وتارەدا بە هیچ دەکاریەوە بوو سەبارەت بە دیموکراسی بەکاربوونەوەی ڕێگەسپاستی کە بە تەواوی جیاوازە بە جیاوازی بکەین لە نێوان دۆناڵد
تەلەپلەنتەر یا لە ڕێگەی تویتەرەوە دۆناڵد ترامپ تۆڕی هەوڕیدا میراتی سیاسی خۆی بۆ ئەوەی نیشانی دا وەم دەرفەتێک هات بەڵام ئەگەر ئێمە بەراوردی تاری ساڵی هەفتەی دۆناڵد ترامپ جیاوازە لە وتارێک دۆناڵد ترامپ چۆنە ئۆباما ڕاپۆ قسەی کرد پتی ئەمە گواستنەوەی ئیدارەیەک بۆ ئیدارە دەسەڵاتە بۆ خەڵک وە چۆن دروستکردنی فڕۆ بەڵێ دکتۆر دەگەرم وڵات کەمێک دەنگت باش بێ من ئەگە دەگەرم وڵات هاوکارانمە گفتە چاک دەکەن دەگەرم وڵات دکتۆر قارەمە کەک مامۆستا شێر بگەرم وڵای بەڕێز سەبارەت بەوەی کە دوای دینی سیاسەتی دەرەوەی ئەمریکا بەس سەبارەت بەو نامەیە کە ترامپ جێهێشتووە بۆ جۆ بایدن وەکو بڵێن شتێکی سەرۆکاتی کرد سەرۆکێک نامەیەک جێدەیڵە دەڵێ باس لەوە دەکەن کە لەسەر نووسیوە جۆ دەی بزانیت من براوە یعنی چی لە دەخوێنرێتەوە من نامەیە خۆی ئەمەش نریتێکی نوێیە لە سەرۆکەکانی پێشووە بە تایبەت بوشی باوک ئەو ڕۆژەی کە لە سەرۆکایەتی نامێنێ نامەیەک بۆ سەرۆکی داخۆیجێ هێڵێ سەرۆکانی پێشوو دیارە پیرۆزدایان لە سەرۆک کردووە هیوای سەرکەوتنیان بۆ خواستووە و پشتیوانی خۆشیان دەربڕیوە و هیوایان خواستووە کە لە کار ئەرکەکانیان سەرکەوت و بێت و چەند ئەرکەکەش قورس بێ ئەتوانێت کاتێکی باش بەسەر بەرێ لە کاتی سەرۆکاتیە بەڵام وەکو پێشتر وتم دۆناڵد ترامپ لە هیچ سیاسی یاخود سەرۆکیی ئەمریکا ناچێت خۆشی باکگراوندی سیاسی نییە لە بەرەوە چاوەڕوانکراوە لەوە دەچێتە چوارچەوەی ئەو قسەی کە کردم ئەم هەرگیز نە ئێستا نە چەندین ساڵی تر تا لە ژیان ئەمە بێدان بۆوانە ناکە دۆڕاوە چونکە وەکوتم خراپترین شتێک کە پێی بوترێت لای ئەو لە کەسێکە بە ئینگلیزی پێڵەن لوزەر کە تۆ دۆڕاویت کەسێکی دۆڕاوی لەبەرەوە من کە نامەکەم بینی ینی پێکەنیم بەڵام پێم وایە چاوەڕوان کرا بوو باش بەس ترامپ وەکو ژیانی سیاسی خۆی پێ وایە کۆتایی هاتووە یاخود ئەو دیادەی پێ دەڵێن ترامپیزم کاریگەری گەوری لەسەر ئەمریکەکاندانا و کەمڕۆ جۆ بایدنیش باسی لەوە کرد کە دەبێت ئەو شەڕ و ناکۆیەکی کە لەنێوان خەڵکەیە کەم بکرێتەوە بەڵێ خۆی هاتنی دۆناڵد ترامپ بۆ زۆر کەس کاتی خۆی چاوەڕوان نەکرا بوو بەڵام لە هەمان کاتە بۆ ئەوانەی کە تێگەیشتنێکی قوڵیان بۆ کۆمەڵگەی ئەمریکی هەبوو لە 50 ساڵی ڕابردووە گۆڕانکاری زۆر ڕیشەی ڕوویاوە لە کۆمەڵگەی ئەمریکیە چاوەڕوان کرا بوو لەبەرەوە بە ئاسانی ئەم دیاردێت هەند دۆناڵد ترامپ نییە بە گشتی لە جیهانە ئەو شەپۆلی پۆپولیزمە هەیە و لە هەرێمی کوردستانیشە تا ڕادەیەک هەیە بە تایبەتی ئەوەی دۆناڵد ترامپ هات دووسێ زیانی زۆر زۆر گەورە لە دوای خۆی جێهێڵنێ یەکەم پرسیاردانان لەسەر خۆی دیموکراسی ینی دیموکراسی چەند بەندە بە بردنەوەی براوە ئەوەندەش بەندە بەوەی کە ئەو لایەنی ئەدۆڕێت ئاعتراف بکات دانی پیا بناکە دۆڕاوە دووهەم لە سەردەمی ترامپە وشەی فیک نیوزی داهێنا کە هەواڵی درۆ ئەوەیە ینی پرسیاری ئەخستە سەر ڕاستی ئەو هەواڵانەی دەستگاکانی ڕاگەاندن بڵاویانە کردەوە و سۆشەڵ میدیا زیاتر کەناڵی ئەو بوو بۆ گاردنی ڕوانینەکانی بە خەڵکی و سۆشال میدیاش ئەو فاکتچەینیەتیانی ئەو سانسۆرەی لەسەر نییە کە تۆ ئەوەی کە ڕاست نییە بیخیتە لاوە و کە زۆر جار هەواڵێک هەیە بە درۆ ئەڕوا بەڵام کە چەند دەستێکە بەبێ بەڕاستی بڵاوە بێتەوە زیانی گەورەی گەیان بە پرۆسەی متمانەبوون بەو سیستەمی لە ئەمریکا هەیە کە جاران وڵاتەکانی دیکە ئەمریکا خۆی وەکو نمونەی دیموکراسی پیشانەدا پشتیوانی دیموکراسی بوو ئێستا ئەو وڵاتانی نادیموکراتین رووسایە چینە وڵاتانی ناوچەکەی خۆمانە کە ئەو دیاردەیان بینی تر لەمەولا ئەوە ئەبێ بە نمونەیەکی زۆر خراپ یاخود پێشینەیەکی زۆر خراپ اینجا هەندێک زاراوەی تریاندا هێنا بە تایبەت لە ڕاوێژکارەکانی لەوانە ڕاستی بەدیل ئۆڵتەرنەتیڤ فاکت کە تۆ فاکتێک هەیە و فاکتێکی بۆ نمونە ئەڵتەرناتیڤیش یاخود بەدیلیش هەیە زیانەکانی ئەو لەسەر ئەم پرۆسەیە بەردەوام ببێ ئەمڕۆ جۆ بایدن لە وتارەکەیە هەم بۆ ئەوە کەسانە قسەی کرد کە دەنگیان پێوە هەم بۆ ئەوانەشی کە دەنگیان پێنەیە و بۆ جیهانیش بەگشتی قسەی کرد کە ئەمریکا ئەگەڕێتەوە بۆ سەرکردایەتی جیهان و قسەیشی هەیە بایدن دایمە ئێڵێتەوە ئەڵێ ئێمە نابێت سەرکردایەتی بکەین بە نمونەی ئەو هێزەی هەمانە بەڵکو بە هێزی ئەو نمونەی کە وەکو وڵاتێکی دیموکراتی پێشکەشیەکەین من پێم وایە لە مێژووە دۆناڵد ترامپ
بۆ ئەمریکا و ڕەنگە بۆ خودی دیموکراسی ئەوی پێڵێن نەزمی لیبراڵی کە چەندین ساڵە ئێمە وا سێرمان کردووە جیهانێکەیە جیهانی ئازادی و دیموکراسی و لیبراڵیە و پشتیوانی ئەو ڕەوتە ئەکەن لە بەرامبرە ڕەوتێکی نادیموکراتی هەیە کە کاتی ڕوخانی سۆڤێت و هەڵۆشانەی سۆڤێت کۆتایی هەت بەڵام ئێستا لەگەڕانەوەیە لە فۆرمی چین و رووسیا و وڵاتە دیموکراتەکانی دیکە بەڵام پێم وایە وەکو نقطەیەکی وەرچەرخان سێ دەکرێت لە ئەوەی کە دیموکۆکو ئەمڕۆ جو بایدن وتی دیموکراسی ئەمریکی تاقی کردەوە تا چەند ئەتوانێت بەرگە بگرێ و بەردەوام بە سەرۆکێکی دیکتاتۆر بوو ترامپ نا خۆی سیستەمی ئەمریکی لە سەرۆک ئەمە لە بەتایبەت لە سیاسی دەرەوە ڕاستە دەسەڵاتی زۆری هەیە ینی فەرماندەی گشتی هەموو هێزەکانە و دەسەڵاتی جێبەجێکردن لە سەرۆک ئاکۆ بێت و خۆی کابینەکەی خۆی داهانات دەسەڵاتی بڕاردانی بەتایبەت بۆ سیاسەتی دەرەوە دەسەڵاتی هەیە ئەمریکا بە جەنگ و ئەمریکا بە بکارێنانی چێکی ئەتۆمی ئەوانە بەڵام ئێمە بینیمان وەکو ئەمڕۆ جو بایدن وتی دیموکراسی ئەمریکا تاقیکراوە زیاتر پامێک بوو بۆ ئەو وڵاتانەی نادیموکراتین و ڕکابەر و دوژمنی ئەمریکان کە دووتان بەوە خۆش نەبێت کە سیستەمی دیموکراسی ئەمریکی لەرزەی تێکەوتووە تاقی کرایەوە ئێمە ڕاستە سەخت بوو بەڵام پێدا تێپەڕین وە ئەگەڕێینەوە بۆ سەرکردایەتی جیهان لەو فۆرمی پێشووە باش بەس بۆچی زۆربەی وتارەکەی تایبەت بوو بەناو خۆ تەناو دێرێک کە بەڕێزوتت دموکراسی ئەمریکا تاقی کرایەوە وتیا و پەیمانەتەکانمان بەهێز دەکەین پشتگیری لە ئاشتی لە جیهان دەکەین ئەو وتیەوەم بۆ خەڵکی دەرەوەی ئەمریکایە بۆچی کەمتر وتارەکەی چەندێرێک تایبەت بە سیاسەتی دەرەوە خۆی ئەو لەواتەکانیشی بایدن کە دەست بەکارە بێ لە سەد ڕۆژ یەکەمە و ئەمڕۆ کۆمەڵێک بڕیاری ئەبێت چیە بۆ نمونە ئەوەی کە پێڵێن بڕیاری سەرۆکایەتی کە سەرۆک بەبێ کۆنگرس ئەتوانی هەندێک بڕیار با و بە بڕیاری سەرۆکانی ترەگۆڕێت دۆناڵد ترامپ کە هات کۆمەڵی بڕیاریدا لە ماوەی سەرەتایی سەرۆکایەتەکەیەک لەوانە کشانەوە بوو لە ڕێکەوتنامی کەشوها لە پاریس ئەم ئەگەڕێتەوە یەکێکی تر لەوانە بوو کە قەدەغەکردنی با بڵین سەردانی ئەمریکا بوو لە وڵاتە موسڵمانەکانەوە ئەوە هەڵەوە شوێنێتەوە و بڕیارێکی نوێ دەرەکە ئەوەی کە پەیوەندی بە کۆچ ئەوانەوەیە کە کۆچەکەن بۆ ئەمریکا بەتایبەت لە ئەمریکای لاتینیەوە ئەوە هەڵەوە شوێنێتەوە گەڕانەوە بۆ ڕێکەوتنامەی ئەتۆمی ئاماژەی بڵیاوە ڕاوێژکاری ئەنجومەنی ئاسایشەکەی سولیڤان کە پێشتریش لە ئیدارەی ئۆبامایە هەبووە ئەماژەی بەوە داوە کە ئەگەڕێنەوە ئەو ڕێکەوتنەوە دوێنێش لە گفتوگۆ لە بەردەم کۆنگرێسا بۆ پەسەندکردنی ئەنتۆنی بڵینکن کە کاندیدە بێ بە وەزیری دەرەوە و پێشتری لە کۆشکی سپیا لە قۆناغی ئۆبامایە کارێک کردووی چێک بوولەوانەی لە پرۆسی ڕێکەوتنەکە بوو لەگەڵ ئێران باسییان کردو ئەگەڕێنەوە بەڵام ئەوەی گرنگە کۆمەلگەی ئەمریکی و بەتایبەت کەسێکی وەکو بایدن لەوە تێگا کە کۆمەلگەی ئەمریکی کۆمەلگەیەکی دابەش بووە ئەم زۆر تەرکیزی لەسەرەوە بوو کە ئێمە ئەبێ ئەم شەڕە نامەدەنیە کە هەیە لە ناو خۆمانە کۆتایی پێبێن بەرەو یەکگرتوویی بڕۆین تەرکیزمان لەسەر هیوا بێن نەک و ترس تەرکیزمان لەسەر ڕووناکی بێن نەک و تاریکی ئەنی ویستی وەک کەسێک دەرکەوێت کە ئەتوانێت ئەمریکا یەک خاتەوە ئەلبەتە ئەمە کارێکی ئێجگار زەحمەتە چونکە بۆچی دابەشبوونەکەی گەورە دروست بوون ناو کۆمەڵگەی ئەمریکی لە ناسپی پێست و ڕەش پێست و نەزانام کۆماری و دموکراتی دابەشبوونەکە ڕیشەی لە گۆڕانکاری سیاسی ئابووری و دیموگرافیا هەیە لە ڕووی سیاسیەوە لە زۆر شوێن ئەبینین ئەوانەی کە پێیان نەوترێت کەمینە ڕەشپێستن ئاسیایە لاتینیە ژمارەیان بەردەوام زیان دەکا و ڕەنگە سپیپێستەکان لە هەندێک شوێن هەست بە مەترسی بکەن و ئێستا و دیاردەیی کە هەیە و مەترسیدارە ئەوەی کە پێڵێن سەردەستەیی با بڵێن سپیپێستەکان کە خۆیان باشتر دەزانن لە ڕەگەزەکانی دیکە و دیاردەیش لە 6 مانگە ڕوویە کە چوونە سەر کۆنگرێس بەشێکی زۆریان ئەوە بوون لە ڕووی ئابووریەوە ئەمریکا بەهۆی بەجیهانی بوونەوە زۆربەی پیشەسازی گەورەکانی بردۆتە دەرەوە بردێتی بۆ مەکسیک بردێتی بۆ وڵاتانی ئاسیا چکە لەوێ دەستی کار هەرزانترە لەناوەوە نەماوەوە زۆر کە من ئەو بەرهەمانەی لەناوە بەرهەمەهێنرێت ینی جیلێک ئەو جیلانی ئێستا هەن بەراورد بە جیلی باوکیان با پیریان ڕژیانیان ئەگەر خراپتر نەبێ باشتر نییە و پارتە سیاسیەکانیش ئێمە بینیمانە لەو چەند ساڵەیە دۆناڵد ترامپ زۆر جار هەندێک شتێک ڕێک پێچەوانەی دەستوری ئەمریکا یاخۆت پێچەوانەی پرەنسیپی دیموکراسی بەڵام حیزبەکەی بەردەوام پشتگیریان لێ کرد ینی هەر حیزبیان بۆ خۆیان کارەکەن کە ئەمە کاریگەری ئەبێ لەوەی کە ئەو دابەشبوونە دروست ببێت و بە ئاسانیش ئەو بۆشایە بە بڕای من پەرستی زۆر دروست بووە لەم سەردەمەدا بورن
ڕەگەزپەرستی زۆر دروست بوو. ڕەگەزپەرستی لە سەرەتایی دروستبوونی ئەمریکاوە هەبووە، ڕەشپێستەکان هیچ مافوشتێکیان نەبووە، بەڵام هاتنی ئۆباما و بوون بە سەرۆکی بۆ 8 ساڵەوە ڕەگەزپەرستی لای زۆر سپی پێستگەڕانەوە، ینی زۆر کەس قبوڵیان نەبوو کە ئۆباما کەسێکی ڕەشپێستە بووە بە سەرۆکی ئەمریکا و نوێنەرایەتی ئەمریکا لە جیهانە بوو کاتی خۆی گومانیان لەسەر لەدایکبوونی دروست بوو، چکە کەسێک لە ئەمریکا لەدایک نەبوو نابێ بێ سەرۆکی ئەمریکا. یەکێک لەوانە دۆناڵد ترەمپ بوو کە با بڵێن بانگەشەی ئەوەیان نەکرد کە ئۆباما بە ئەسڵ لە کینیا لەدایک بووە و لە ئەمریکا لەدایک نەبووە و مافیەوەی نیە هەر سەرۆک بێ، یعنی پرسیاریان نەخستە سەر شەرعیەتەکەی. لە ڕۆژی هەڵبژاردننی دۆناڵد ترەمپ 4 ساڵ پێش ئێستا لە CNN ڤان جۆنزەیە کە ڕۆژنامەنووسێکی بەناوبانگە وتی ئەمە کاردانەوەیە بەرامبەر ئەم 8 ساڵەی کە ئۆباما ڕەشپێست بوو سەرۆک بووە. بەڵام وەکو وتم گۆڕانکاری ئابووری و ئاستی داهات، گۆڕانکاری سیاسی، گۆڕانکاری دیمۆگرافی لە کۆمەڵگەی ئەمریکیە هەموو ئەمانە کاریگەری هەبووە و لەوێ کۆمەڵێک کەناڵی ڕاگەاندن هەن لەوانە فۆکس نیوز کە زۆر کاریگەرە و زۆربەی بەرنمەکانی زۆرترین بیرەنی هەیە، زۆر ئیش لەسەر ئەو ڕاستڕەوانەکەن کە هەتا بێ بەرە و ئەو ئاچنێنی کۆمەڵگەکان عادەتەن کۆمەڵگە دیموکراتیەکان دابەشە بن بە 3 گروپی سەرێشیە، هەیە ڕاستە، هەیە چەپە لە ڕووی ئایدۆلۆژیەوە، هەشە ناوەڕاستە یاخود بێلایەنە لە کاتی هەڵبژاردنەکان نەخۆی لێکلایکرد. ئێستا ڕێژەی ئەو خەڵکەی کە میان ڕەوانە بیرەکەنەوە خۆیان بە نەچەپ نەڕاست دەزانن کەم بۆتەوە و ئەمەش بۆتەوەی ئەو بۆشایە لە نێوان ڕاست و چەپا بەو شێوەیە دروست ببێت. باشە، بەس وەکو سیاسەتی دەرەوتمان چەندێرێک باسی وتی بەوانەی کە لە دەرەوەی ئەمریکان دیموکراسی ئەمریکا تاقیکراوەتەوە برە و باها و پەیمانێتەکانیان دەدەن، پشتگیری لە ئاشتی دەکەن، چ پەیامێکی تێدا بوو؟ هەنی گۆڕانکارێکی زۆر بەسە سیاسەتی دەرەوەی ئەمریکا بە تایبەتەوەی کە بۆ خەڵک گرینگە لە خۆڕەڵاتی ناوەڕاست و لە عێراق دەدەێت. ئەم قسانەی بایدن ئەمڕۆ هەم بۆ دۆستەکانی ئەمریکا و هاوپەیمانەکانی بوو، هەم بۆ دژمن و ڕکابەرەکانی بوو، بۆ هاوپەیمان و دۆستەکانی کە زیاتر ناتۆ ئەگرێتەوە وڵاتانی ئاسیا لەوانە کۆریای باشوور، یابان کە ئەمانە پشتیان بە ئەمریکا بەستەوە بۆ مانەوەیان، وڵاتە دیموکراتیەکانی دیر کە ئەوانە هاوپەیمانی استراتیژی ئەمریکان دڵنیاکردنەوە بوو کە ئەوەی کە هەبوو 4 ساڵی ڕابردوو نامێنێ و ئێمە ئەگەڕێنەوە ئەو هاوپەیمانەتیانە، ئەگەڕێنەوە ئەو پابەندبوونانی کە هەمانە و پشتیوانی هاوپەیمانەکان هەبین. لە هەمان کاتە پەیامیشی تایە بۆ ڕکابەرەکانی چینە، رووسایە و پەیامیشی هەبوو بۆ سیستەمە دیموکراتیەکان کە ئێمە شەگرێتەوە کە ئەمریکا مافی مرۆڤ و دیموکراسی ئەخاتەوە سەرەوەی ئەجێندای خۆی لە سیاسەتی دەرەوەیە. طبعاً ئەگەر سەری ڕۆڵی ئەمریکا بکەین لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە، ئەمریکا لە 1956 بەڕەسمیەتە ناو ڕۆژهەڵاتی ناوەڕاستەوە هەتاکو ئەو کاتە کە شەڕی سوێز شەڕ لەسەر کەنداوی سوێس ڕوویە و ئیسرائیل و بەریتانیا و فەڕەنسا پەلاماری میسریان کاتێک کە جەمال عەبدولناسر کەنداوی سیاسی بە نیشتیمانی کرد یاخود بە خۆماڵی کرد، بەریتانیا کشایەوە، هێزی کشانەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و کەنداوی فارسە ئەمریکا هاتە ناوە. ئەمریکا 3 ئەولویاتی هەبووە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستە. ئەولویاتێکیان موزە بووە، ئەولویاتێکی دیکەیان ئاسایش و سەقامگیری بووە لە کەنداوی فارسە کە گرنگە بۆ ئاسایشی وزە بۆ جیهان، و ئەولویاتی سێهەمیشی ئاسایشی ئیسرائیل بووە. ئێستا ئەمریکا لە ڕووی نەوت و وزەوە خۆی پێویستی نییە و خۆی زیاتر بەرهەمهێنە پێلاویستەکانی خۆی، بەڵام هەر ئەو ئاسایشی وزەی بەلاوە گرنگە و ئەولویاتەکانیشی بۆ ئاسایشی ئیسرائیل ناگۆڕێت. ینی ئەو هاوپەیمانەی کە ئێستا ترەمپ دروستی کردو لە نێوان هەندێک وڵاتی عەرەبی و ئیسرائیلیە، ئیمارات و بەحرین و وڵاتانی دیکە سووتان، ئەو ئەمێنێتەوە ڕەنگە بەهێزتریش ببێت. ئەوەی گرنگە بۆ عێراق و بۆ ڕۆژهەڵاتی بۆ هەرێمی کوردستان چیەوێ. بۆ عێراق لە 2023ەوە ئەمریکا چەندین شێوازی سیاسەتی بەکارهێناوە لە گۆڕینی تەواوی ڕژێمەکە و ڕوخانی دەوڵەتی عێراقی ئەو کاتەوە و سەر لە نوێبنیاتنانەوەی لە هێنانی کەسێکی بەهێز، ینی بە قورسی کاتی خۆی بایدنیژی وڵەوانەی پشتگیریان لە مالیکی کرد پیانوە بە کەسێکی بەهێزە ئەتوانێت عێراق بە زەربی هێزێک خاتەوە، چکە ئەو ڕوانینە لە ئەمریکا دروست بوو دوای دروستبوونی شەڕی ناوخۆ لە بینی سنە و شیعە و ئەو تەقینەوە و قاعیدە ئەوانەیە کە عێراق بە دیموکراسی بەڕێوە ناچێ پێویستی بە کەسێکی بەهێزە، کە ئەمەش دیسانەوە شکستی هێنا. دوای داعش هات، دیسان هاتنەوە لەسەر خواستی با بڵێن دەوڵەتی عێراق کە پشتیوان بن بۆ شەڕی دژ بە داعش. ئەوەی ئێستا ئیبینین بە تایبەتی ئیدارەی دۆناڵد ترەمپ یەک دوو شتی کرد جیاواز بوو زۆر. یەکەم ڕوبەڕووی بوونەوەی ئێرانی بە ئاشکرا لێرە ئەنجامما و حەشدی شەعبی ئەو هێزانی نزیک من لەو کرد بە ئامانج، قاسمی سلێمانی لە عێراق تیرۆر کرد،
کەس تا ئێستا زیاتی نەکردبوو یانی بۆ ئاراستیە بڕاوبڕیاریشی وا بە سەرویشی ئەمریکا چکە بە مەترسیان نەزانی لەسەر ئاسایشی بنکەکان و سەربازەکانی خۆیان لێرە و بەرژەوەندەکانی خۆیان و دۆستەکانیان لە هەمان کاتیشە زۆر گوتارێکی دژ بە تایفەگەری هەبوو هەرچەند لە عێراقا گوتاری تایفەگەری لە گەشەکردنایە بەڵام ئەمان تەرکیزیان لەسەرەوە بوو لە هاتنی ئەم حکوومەتە ئایسە کازمی کەسێکی تایفی نییە هەنی نوێنەرایەتی لاری تایفی ناکات ئەوەی هەرێمی کوردستانە ئێمە لە نەوەیەکەوە دینە سەر هەرێمی کوردستان دەکەم وڵات دکتۆر قارەمان بۆ بورە دیارە هەر نەگەڕاوەوە باسی هەرێمی کوردستان کرد بەس سەبارەت بە لۆی بینی سەر هەرێمی کوردستان چونکە پێشتر لە سەردەمیەوەی کە جۆ بایدن سیناتۆر بۆ دەڵام پرۆژەی دابەشکردنی عێراقی هەبووە ئەمە ئێستا هەرماوە کەوەکو سەرۆکەت نا ئێمە ئێستش کە کۆبوون دیبلۆماسیەکان نەکەن و وەفدی ئەمریکی دێت ئەوانە لێن ئێمە پابندین بە یەک پارچەی خاکی عێراق و سیستەمی فیدرالی لە عێراق خۆت فیدرالیەت لە عێراق لە هەرێمی کوردستان ینی پەیوەندی ئێمە و کورد و ئەمریکا لەنەوەی ئەوان لەگەڵ دابەشکردنی عێراقیژین بە ئەو پرۆژەی کە پێشتری شە بۆ بایدن بە هیچ شێوەیەک بە هیچ شێوەیەک ئێمە چکەوە ڕوانینێکە کورد ڕەنگە قازانجی بێ لەوەی عێراق بێ بەسێ هەرێمی فیدرالیەوە و سوننە بێ بە دیوارێک لە بینی ئێمە و شیعە چکە ئێستا ئێمە دراوسی شیعین لە کەرکووک و ناوچانە شیعە دەسەڵاتیان هەیە ئێمە ئەمریکانەوە یەک کە هاتن وەکو فریادڕانس هاتن وەکو پرسێکی مرۆیش هاتن منی پەیوەندی بە سیاسەتەوە نەبوو ئەو کاتە کۆڕەوەکە ڕوویە بوو بە قەیرانێکی مرۆیی وا کە مەترسی هەبوو لەسەرەوەی وێنەی ئەو شەڕە کە دژی سەدام کرابوو لە کۆیت وە جۆرج بوش خۆی بەبراوە ئەزانین تێک بچێ لەبەرەوە هاتن دەستێوەردانیان کرد و ناوچەی دژەفرینیان دروست کرد و کوردیان پاراست ئەمریکا بوو کۆتایی بە شەڕی ناخۆیانە لە نێوانێکی تی پارتیە وڵاتانی دیکە زۆر هەوڵیاندا بەڵام ماڵدن ئۆڵبرایت لەوەیە سەرکەوتوو بوو بردننی و ڤیددیۆکە هەیە ئێستش بە یەک تاوقەشی بە یەک پێکرد بۆی کۆتایی بە شەڕ بێ و پشتگیری ئەمەیان کرد لە پرسی فیدرالیەتە لە دوای 2023 کە لە دەستورە بچەسپێ کە داعشیش پەلاماری وڵاتانی دیکە هاوکار بوون بەڵام ئەمریکانە وایە ئەمە نەمانتوانی بەتەنها ڕۆبەڕووی داعش بینەوە چ لێرە چ لە ڕۆژئاوای کوردستان بایدن جیازێکی ڕێشەیی هەیە تێگەیشتنێکی قوڵی دەستەیەکی لەگەڵ کووردا هەیە چەندین جار هاتوۆتە کوردستان ئێمە پێش ڕۆژی هەڵبژاردنەکەش بەرنامەیەکمان هەبوو لێرە بابەتەم باس کرد کە ئەزانێ کورد چییە ئەزانێ سەرکردەکانی چۆنن یعنی تێگەیشتنێکی وای هەیە پێویست ناکە ڕاوێژکارەکانی پێی بڵێن پرسی کورد چۆنە لەبەرەوە سیاسەتی جیاواز دەبێت لە ڕووی پشتیوانی بۆ هەرێمی کوردستان چونکە ئەمریکا پابەندە بە پاراستنی هەرێمی کوردستانەوە تام دقەیە ئێمە قساکەین سەر ڕای نیگەرانی زۆریان لە ڕەوشی گەندەڵی و خراپەکاری دەسەڵات لە هەرێمی کوردستانە لەو ناکوکیانی لە نێوانێکێتی و پارتیە هەیە لەو کێشانەی لە بینی هەرێمی کوردستان و بەغدایە بەڵام ئەمریکا پابەندە بۆی هەرێمی کوردستان و یەکپارچەی هەرێمی کوردستان بپارێزیەوە دژ بە هەر هەنگاوێکن کە کورد بەرەولەت بوون ببێ و لە کۆبوونەکانی شاداوا لە کوردەکەن یەکگرتوو بێت چکە پێیان وایە کە کورد یەکگرتوو بێ ئەتوانێت لە بەغا ڕۆڵێکی کاریگرتری هەبێ و ئەوە بۆ ئەوانیش گرنگە چکە کورد دۆستی ئەمریکایە لە عێراقا پێش لایەنەکانی دیکە و ئەوە بۆ ڕەوشی کوردی سووریاش گۆڕانکاری بێت ئەمێننەوە و کوردە پارێزن چکە قەزەی کورد کە سیرەکرێ وەکو قەزەیەکی مرۆیی اینجا سیاسی سیرەکرێت چکە کورد ئەگەر ئەمریکا و ئەوروپا نەبن بە ئاسانی ئەتوانێت ئەوێ بەژێر پێی ئەم نەتەوەکانی ناوچەکەەوە ینی حکوومەتی عێراق بە ئاسانی ئەتوانێت بێتەوە هەرێمی کوردستان لە ڕێی هێزەوە ئەگەر ئەمریکا نەبێ و نەمان پارێزێت بەڵام ئەو پرسەی کە باسم کرد کە دیموکراسی و مافی مرۆڤ ئەگەڕێتەوە تۆپی ئەجەندای ئەمریکاوە گرنگە بۆ ئێمە چونکە لە هەرێمی کوردستانە پێشێلکاریەکی زۆری ئازادیەکان هەیە ئازادی سیاسیەکان هەیە ئازادی ئاینەکان هەیە ئازادی ڕۆژنامەوانی هەیە بێگومان ئەو کاتە ئەمریکا بە زمانێکی ترە لەگەڵم بەرپرسانەیە قسەکە چکە بۆ دۆناڵد ترامپ ئەوە گرنگ نەبوو ینی سەرۆکەکان چۆنین ڕەوشی سیاسی چۆن نییە بەڵام هەموو ئەم شتانە بەلایەک ئەوە بەلایەکە کورد خۆی چیەکە باش ئەم دیبلۆماتکارانی ئەوروپا و ئەمریکا کە دێن هەرێمی کوردستان ئەڵێن ئێمە ئامادەن یارمەتیتان بین بەس ئەبێ خۆشتان یارمەتی خۆتان بن چۆن یارمەتی خۆتان ئەبێ چاکسازی بکەن بۆ نمونە ئەم خۆ پیشاندانانەی کە بوو قۆنسوڵی ئەمریکا لە کۆنفرانسێکی ئۆنلاینە کە عام بوو لە کۆبوونی تایبەتان نەبوو ئەڵێ ئەمە ینی بە ئاگاهێنی وەکو بە ئاگاهێنانەوەی دەسەڵاتە کە خەڵکی کوردستان ناڕازیە لەو شێوازی حکومڕانەی کە هەیە لەو گەندەڵی کە هەیە لەو پێشێلکاری مافی مرۆڤ کە هەیە لەو بێکاری کە هەیە بەتایبەت لە ناو گەنجانە
لەو دابەشبوونی لە نێوانی چێتی و پارتیە هەیە لە بەکارهێنانی توندوتیژیە بەرامبەر بەخۆ پیشاندەران و ئەوانە چونکە ئەگەر ئێمە ئەوە نەکەین و ئەو دابەشبوونە لە هەرێمی کوردستانە بەردەوام بێ ئەمریکاش ناتوانێت بە ئاسانی فریاد ڕەسی کورد بێت و پشتیوانی بێ بەڵام ئەوەی کە هەیە گرنگە بۆ ئێمە کە ئەو پشتیوانیە وان سەری نەکەین هەتاییە لە ئێستای وایە ڕەنگە 4 ساڵێکە بۆ شێوەیە نەبێ پێویستە لە ناو ماڵی خۆمانە ناو ماڵی خۆمان ڕێخێنەوە گۆڕانکاری و چاکسازێکی ڕیشەی وا بکەین تەنها قسەنە ئەوەی کە ئێستای بینین ڕنگدانەوە هەبێت لە ژیان یەک بێکی هاوڵاتیانی کوردستان. سپاس دەکەم ناوبڕێکمانە دوێ ناوبڕەکە دەگرم بۆ لای بەڕست بەڵێ بینێرانی بەڕست ناوبڕێکی کورت و دەگەڕین وڵاتە. جارێکتر سڵاوتان لەبێت بینێرانی بەڕست دکتۆر قارەمەم گەڕینەوە لای بەڕزت ببوورە درنگاتنەوە لای بەڕێزت سەبارەت بە ویست باسی جیاوازی وتارەکەی بایدن و ترامپکەی کە ئەمڕۆ هەردووکیان وتاریان هەبوو فەرموو. بەڵام زۆر سپاس وەکو گوتم وتارەکەی بایدن تەواو باسی هیوا دەکا باسی قۆناغێکی تازە دەکا بەڵام ئەگەر بگەڕێنەوە وتارەکانی باڵێن سەرەتا دەست بەکاربوونی دۆناڵد ترامپ چۆ زۆر ناوردەکاریەوە باسی لەوە کردکەوە و قۆناغێکی تازەیە بەڵام بەو شێوە خۆی دوورخستەوە لە تەواوی ئیدارە و سەرکردایەتی سیاسی و با بڵێن پارتە سیاسیەکان و پرۆسی سیاسی لە ئەمریکا و چۆ ناو زۆر وردەکاریشەوە بۆ نمونە باسم کرد باسکردنی دروستکردنی فڕۆکەخانە و هێڵی شەمەندەفەر و ڕێگاوبان و هەروەها بواری خوێندنی و پرسی با بڵێن بیمەی تەندروستی وردەکاری باس کرد بەڵام ئەوڕۆکە ئێمە هیچ وردەکاریەکمان نبینی لەلایەن جۆ بایدن و بە هیچ شێوەیەک باسی هیچ وردەکاریەکی نەکردەوەی کە تەنها باسی کرد بە شێوەیەکی گشتگیر سەپارەت بە پرینسیپە گشتیەکانی مافی مرۆڤ بۆ نمونە دیموکراسی بەرەنگاربوونەوەی ڕەگەزپەرستی و توندوتیژی. بەڵێ زۆر باش بەس ئەولەویاتی ئەو لە وتارەکەی باسی ئاسی ناوخۆی نەکرد کە مەسەلەی بێکاری و ڕۆبەڕۆبوونەوەی کۆرۆنا و توندوتیژی خێزانی و بڵێن لە ئاسی ناوخۆ دەتوانێت ئەمانە بکات؟ ئەمە بوورە ئەمە کاری ئەمڕۆیتی لەمڕۆ دوانیەوە بێ بە پەلە ئیش بکە ئەمە خەڵک لە ئەمریکا ڕۆژانە ئەوانەی کە دەمرن هاوتەری بە لەگەڵ ژمارە ئەوانەی لە هێرشەکانی 11 سپتەمبەر مردوون تەنها لە یەک ڕۆژدا لە ئەمریکا کارەساتێکی مرۆیی گەورە هەیە بۆ ئەوە بەردەوام بە پەلە یەکسەر کۆمەڵی بڕیار دەرکا بۆ نمونە سەبارەت بە چۆنێتی بەرەنگاربوون و کۆتایی هێنان بەو کارەساتە تەندروستیە ئەجەندای کتوپەر بۆ نمونە لە دوو بوارە لە بوارێکی فراوان و لە بوارێکی ور لە بوارە فراوانەکە بە شێوەیەکی گشتی لەسەر ئاستی ناوخۆ دەرەوە بەرەنگاربوونەوەی توندوتیژی ڕەگەزپەرستی و هەروە هەموو جۆرەکانی جیاکاری ببێتەوە لە هەموو ئاستەکان لەس ئاستی فیدر. بەڵێ کاکتۆر جیرفانی خەڵکی ئەمریکا پرسی بێکاری یاخودم ئەم ئابووری کە ئەو تووشی بۆ ئێستا کە ئابووریەکە هاوشانی هەمانەوە ئابووریەکە 7 ساڵی پێش ئێستا لە داکشانی ئابووری ئەمریکا شتی وا گەورە ڕووی نەداوە و بۆ نمونە هەڵگرتنی ئەو باڵێ قەدەغەکردنی هاتوچەی وڵاتە موسڵمانەکان دەرگاکردنەوە لە بەردەم کۆچبەران پرسی ئەوانەی کەوا نزیکەی 11 ملیۆن کەس لە ئەمریکا چاوەڕوانی ڕێگایەک دەکەن بەرەو بەدەستێنانی ڕەگەزنامەی ئەمریکی یعنی ئەم وردەکاریانە ئەمە لەس ئاستە وردەکەی بە تەکنیکی لە ڕێگای سیاسەتەکانەوە بەڵام وەکو ئەمە شەرەوە ئاسان نییە چونکە ئاڵوگۆڕکردنی دەسەڵات ئاڵوگۆڕێکی سروشتی نەبوو زانیارێکی زۆر نەخرا بەردەست ئیدارە نوێیەکە بۆیە زۆر بڕیار هەیە لەسەر ئاستی هەموو جنگە سیاسەکانە بابن لەس ئاستی ئەو 15 وەزارەتی کە هەیە لە ئەمریکا دەتوانێت کێشە دروست بکات چونکە بەرچاوڕوونیەکی زۆر نەبوو ڕاگواستنێکی سروشتی نەبوو و ڕێنماییەکی باش نەبوو هاوکاریەکی باش نەبوو لەلایەن ئیداری پێشووترەوە بۆی چۆن دەست و پەنجە گەرمکە لەگەر ئەو بڕیارانەی سەبارەت بە چارەسەرکردنی هەر پرسێک دەرچۆکەوانە لەوانەیە ئەمە ببێتە لەمپەر لە بەردەمی بەرەو پێشچووندا. بەڵێ بەس وەکو بڵێن ترامپ کە ئەمڕۆ وتی دەگەڕێمەوە کۆشکی سپی ئەو پرۆسەی لێپرسینەوەی کە هەیە ئەنی تەواو بوو یاخود لە مەودووە ڕوبەرووی دادگایش دەبێتەوە لەسەر ڕووداوی هەڵکوتانە سەر کۆنگرێس و لەسەرەوەی کە هانی توندوتیژی داوە؟ پرۆسەی لێپرسینەوەی سەرۆک ئەمە جەوهەری دیموکراسیەت و دەستوری ئەمریکایە کەوا ڕێگە بگرن لە کەسێکی گەندەڵ بگاتە پرسەکانی سەرۆکایەتی وە سەرۆکێک ئەگەر بێت و خاک بفرۆشێ یاخود گەندەڵ بێ
یاخود تاوان بک بەڵام ئەم تاوانە لێرە تاوانێکی ڕوونی ئەمەیەکەوە هەڕەشە لەسەر پرسی دیموکراسی و دەستوری دروست بکە بۆی ئەو کەس ئەوانەی کەوا با بڵێن ئەمە زۆرێک دانرا وەکو پارێزگاریەک لەناو دەستوری ئەمریکا بۆ پارێزگاری لە دەستور و دیموکراسەتی ئەمریکا ئەمە دانراوە ئەوان بیریان لەو نەکردەوە کەوا لە قۆناغەکانی کۆتایی سەرۆکێک دێ بەم ئاراستەی هەنگاو بنرێ بۆیە ئێستا ئەوان بەرەوە هەنگاو دەنێن کەوا سەرۆک لێپرسینەوەی لەگەر بکرێت دەربکرێت چونکە لێپرسینەوەکە تەنها لەوێ کۆتایی تێدا هیچ سزایەک بە پێچەوانی سیستەمی ئینگلیزی لێرە هیچ سزایەکی بەدوان نادانێت تەنها سزاکە ئەوەیە داماڵێنی لە دەسەڵاتەکەی دوورخستنەوەی لە دەسەڵاتێکە وەکو مەترسیەک لەسەر پرۆسەی دیموکراسی بەڵام شتێکی تر هەیە با لە بیرمان نەچێ یاسایەکە یاسای سەرۆکانی پێشوو کەوا کۆمەڵێک ئیمتیازاتی داوە بە سەرۆکی پێشوو زیاتر لە $1.5 ملیۆن دۆلار بۆ خۆی و خێزانەکەی ئەگەر بێت و سەرۆکێک لە کار خراپە لە پرسینەوەی لە کرابێ ئەم یاسای ناگرێتەوە چونکە پێناسەی یاسای پێشووی سەرۆکی پێشوو ناگرێتەوە کەواتە ئایا دیموکراتەکان دەستنە پێش یەکەم شێت سەرۆکێک کە لەوێ نەماوە لە کاری دەخەنەوە دواییش ئەم نازناوی لێ دەستێنەوە کە لە حالەت یەکەم پێویستی بە 67 دەنگە لە سینەت چونکە دەبێت ئەو سەرۆکە لە دادگای بڕیاری لە درابێ و دادگاش ئێستا بە جۆرەی دەستور لە ڕێگای سیناتەوە ئەبێ لەوێ تۆ تاوانباریەکەی پشڕاست کراتێ بێتەوە بە دەنجی ئەوان بۆ ئەوەی لە دەست لە کار بچێشێتەوە هەروەها دەبێت دوو پرۆسی دەنگدان بێ ئایا دیموکراتەکان دەچنە پێش ئەمەی لێ دەستێنێت کە خۆی لە ئۆفیس نەماوە و لە کاتێکی تریش ئایا ئەم امتیازاتانی لێ وەردەگرنەوە وەکو بۆ ئەوەی پێناسەی سەرۆکی پێشوو نەگرێتەوە یان دۆناڵد ترامپ ئەم پێناسەیە نەبڕن بە باڵیدا وەکو سەرۆکی پێشوو ماڵی نەگرن نەکس کەواتە دوو سزا چاوەڕوانی دەکات سزایەک ئەوەیە بە هەمیشەی ڕێگیری لێ بگرێ لە بەدەستێنانەوەی ئۆفیس و بەشداری بوونەوە لە پرۆسی سیاسی سزای دوم داماڵینی هەموو ئیمتیازانە هەیە ئەویش دووبارە وەکو گوتم لەسەر ئەوە دەکەوێت تا چەند پرۆسە سیاسی چکە دۆناڵد ترامپیش بەماشیەوە دەتوانێت بگەڕێتەوە ئارگومنتی خۆی هەیە بێت چونکە لە دەسەڵات نەماوە چۆن ئەو یاسایە یاخود ئەو بڕیارانە لەسەری جێبەجێ دەکرێن چۆن دەیگرێتەوە کەواتە دەرگایەکی دەستوری و یاسایی تازە دەکاتەوە لە بەردەم کۆمەڵێک کێشە وەڵانێت جۆرێک لە پێچەوانەش بێ لەگەڵ وتارەی جۆن بایدن کە باز لە هیوا و یەکڕیزی دەکا چکە ئێمە بیرمان نەچێت لەوانەیە هەندێک ناوچە هەبێ لە ئەمریکا 90% دانیشتوانەکەی دەنجام بە دۆناڵد ترامپ داوە هەرچەندە دەریژ نەچووە بەڵێ ئەی سەبارەت بە لێبوردنی دەرکردو بۆ ئەوانەی کە هەڵیان کوتایە سەر کۆنگرێس و ئەوانەی کە بڵێن ئاڵای سەردەمی شەڕی ناوخۆی ئەمریکایان بەرز کردبووەوە کە بەشێکیان دەستگیر کراون لێبوردنی دەرکردووە دۆناڵد ترامپ بۆ ئەوانە بەر لە جێژنی کۆشکی سپی لێبوردن ئەمە مشتومڕێکی زۆر هێناوەست ئەم لێبوردنە بۆ نمونە هەندێک سەرۆکێت چەند لێبوردنێکی دەرکردووە چەندانەیە بەڵام هەندێکی زۆر بەکارێنەوە دۆناڵد ترامپیش یەکێک لەو کەسانە بووکەوە ئەڵەن لێبوردنی فرۆشتۆتەوە یعنی کۆمەڵێک تۆمەت هەیە چونکە تەنانە شەوی ڕابردوو 145 کەس لێبوردنی گشتیان بۆ دەرکردنەوە کە ستیڤ بانونیش تێدایە با بڵێن ئەم 145 کەس ئێمە نازانین هێمناوەکانیان بەڵام خۆمان نەزانین ئەمە تێوە گلاون هەندێکیان لە چەندین تاوانی گەندەڵی کەوا بەڵێ سوپاس دەکەم دکتۆر دواتر دەگەرم وڵات دکتۆر مامۆستا و شەر بگەرم وڵایی بەڕێز سەبارەت بۆی کە لەو کاتێکی بڵێن ئێستا جۆ بایدن بەکاربوو لەسەر سیمیدای دەسەڵات بۆ نەمە دەڵێن ئەمە دۆسی دەسەڵاتدارانی هەرێمە بە دیاریکراوی کورد هیچ پێگەیەکیە لە سیاسەتی دەرەوەی ئەمریکا لەسەر زمانی جۆن بۆڵتنیش کە ڕاهێژکاری ئەنجومەنی ئاسایش بوو لە دۆناڵد ترامپ و پێشتیشەوە لە سیاست دەروی ئەمریکا شتێک نییە بە ناوی استراتیژی کوردەوە کورد بە شێوازی جیاواز سێدەکرێت کورد لە عێراق لە چوارچێوەی عێراق سێدەکرێت کورد لە سووریا لە چوارچێوەی سووریا سێدەکرێت کوردی تورکیا لە چوارچێوەی تورکیا سێدەکرێت کوردی ڕۆژهەڵاتیش لە چوارچێوەی ئێران سێدەکرێت یعنی کورد دەم چوار پارچەیە هەرێکە تایبەتمەندی چوارچێوەی دەوڵەتەکەی خۆی بەڵێ بەڵام ینی استراتیژێکی سەربەخۆ تایبەت بە کورد نییە وەکو هەرێمی کوردستانشکایی بۆ دەڵان نی هاوپەیمانی ئێمەنەوان وەکو هاوپەیمان لە بنەماکانی ئەمریکا هاوپەیمانی هەرێمی کوردستانە خۆی بە پارێزەری خەڵکی کوردستان داهانا پشگیری لە دەسەڵاتی شوکە ئێستا لە کاتی کێشەی سەرۆکاتی هەرێمە پێشگیری دەسەڵاتیان نەکرد ئێستا پێدویان مزهرە لە سەردەمی بایدنە دەگۆڕێت ئەم تێڕوانینە خۆی ئەوەی کە لە ڕابردووە ڕوودا بەشێکی پەیوەندی بە وجودی داعشەوە بەگەر داعش نەبووە سیاسەتی ئەمریکا و ڕوانینی ڕەنگە جیاواز بووە بەڵام ئەوەی گرنگە ئەوان لێرن بۆ پاراستنی هەرێمی کوردستان و هەتا ئێستش بڕیاری ئەنجومەنی ئاسایی 16 هەڵنەوەشاوەتەوە وجودی هەیە کە کورد ئەپارێزێ بۆ یەکە لە 16 ئۆکتۆبەرە پەلاماری کوردستان درا لەو خەتای هەوەستان کە ئەو بڕیارە دیاری کردو نەیانتوانی لەوە زیاتر بێ
و ئەمریکا هەرێمی کوردستان وەکو ناوەندێکی استراتیژی ئەبینێت چونکە ئێمە لە چوارڕیانی ئێران و قەوقاز و تورکیا و جیهانی عەرەبیین یعنی ئەگەر لێرە پێگەی خۆی بەهێزکە ئەمریکا ڕەنگە لە هەندێک وڵاتی ناوچەکە پێویستی بە بنکە و بەوانە نەبێ بە تایبەتی ئێستا ڕکابەری ئەو لە ناوچەکەیە بە پلێ یەکەم ئێرانە و گرژەکان لەگەڵ ئێرانە بەنی ئەگەر شەڕ ببێ لەگەڵ ئێرانە ئابێ لەگەڵ تورکیا لەگەڵ وڵاتانی دیکە لە ناوچەکەیە نابێت بەڵام وەکو وتیشم ئەم پشتیوانیەکە ڕەنگە لە ئایندەیە بگۆڕێت چۆن بگۆڕێ پشتیوانیەکە بە ئاراسی باشتر بۆ سەڵاتدارانیان پەیوەندی بە سیاست و گۆڕانکاریەکان هەرێمی کوردستانەوەیە ئێمە ئێستا زۆر جیاوازیمان نییە لەگە وڵاتانی ناوچەکەیە لە پێشێلکاری دیموکراسی و مافەکانی مرۆڤ ئەوانی کە ئەماژەم پێەیە لەو دابەژبوونەی لە نێوان با بڵێن هێزە سیاسەکان یەکێتی و پارتی بە تایبەتی هەتا ئەم دەقەیە بەرژەوەندی حزبیان پێشەخەن وەکو بریکار لە ناوچەکەیە مامەڵاکەن ئامادە نین هێزەکانی پێشمەرگە یەک خەنەوە بیکەن بە هێزێکی نیشتیمانی ئامادە نین سازشکەن لەسەر کۆمەڵێک خاڵی هاوبەش و ئەوانە وەکو پێم وتی لە کۆبوونەوەکانە باشکرا پێمانەڵێ من لەگەڵ هاوڕەکانمان کە گفتوگۆکە من ناوێنێم ئەمە شەرمەزاری نەتەوەیی کە دیبلۆماتێک لەو پەڕی دنیاوە هەزاران کیلۆمەتر دنیاوێت پێشنیار یاخدا مژگاری بۆ کوردەوەیە کە یەکگرتو بن چونکە کورد هەمیشە لە ناو خۆیان زۆر خۆخۆر بوو باش بەس بە کورتی وانەکانی ئیجوانێکی تێدا ئەوەی ئاڵگۆڕی دەسەڵاتی دۆناڵد ترامپ زۆر گرنگە بۆ هەرێمیش بۆ ئەم هەڵبژاردنەکە حەکیم لە 120 ساڵی ڕابردووە زۆرترین خەڵبەشداری کردووە و جۆ بایدن لە وتاری سەرکەوتنەکەی ئاماژەی بەوەدا کە ئەو قەرزاری ڕەشپێستەکانە یاخود ئەمریکی ئەفریقیەکانە کە ئەوان ویان کرد سەرکەوتوو بێ بە بەشداری کردن یعنی کە ئەمریکا لە 1976 دروست بوو ئەمریکی ئەفریقیەکان و ڕەشپێستەکان بە کۆی لە سەیرەکران هیچ مافێکیان نەبوو نزیکەی 90 ساڵی خایان تا شەڕی ناوخۆل لەسەر ئەم پرسە دروست بوو لە دەستورە هەمواری سیانزەیان کرد مافیان پێیان کە بتوانن وەکو ئینسان ئازاد بن 100 ساڵی تری خایان 1960ەکان بۆ 65 کە توانیان زوتنەوەیکی کۆمەڵاتی دروست و مافی دەنگدان بەدەستبێن ئەم جارە بەو بەشداریە زۆرە گۆڕانکاریی ڕیشەیان ئەنجامدا سەلامەترین باشترین ڕێگە لە هەموو دنیاە کە ئەمریکاش پشتیوانە ئەوە ئەبێ بە عێراق و هەرێمی کوردستانەوە بۆ ئەنجامداری گۆڕانکاری و دوورخستنەوەی هێزێک کە گەندەڵەکە خراپە هەڵبژاردن و هەڵبژاردنە بەڵێ سوپاس دەکەم دکتۆر قارەمانگەرم وڵای بەڕێزت سەبارەت بەوەی کە کابینەکەی کەی دەست بەکار دەبەوە خەڵک بە سیاسەتی دەرەوە گۆڕانکاری زۆری بەسەردادێت ببرە جێلەدەنگمە بەڵێ فەرموو سپاس بەڵا وەکو گوتمان ئەمڕۆکە کەسێکی تازە کارێکی تازەی دەستکەوتووە باڵێنەوەی سەرۆکی ئەمریکایە کەواتە لەمڕۆ دەست بەکار دەبن سەبارەت بە سیاسەتی دەرەوە من ئەوەی زۆر گرنگە پێم وایە ئەوەیە کەوا پرسی دیموکراسیە ئەو هەر لە یەکەم ڕۆژەوە جیاکار لە ئەو ڕەوتەنەتەوە گەری یاخود داخراوەی دوورکەوتنەوە لە سیستەمی لیبرالی جیهانی یاخود نێودەوڵەتی لەلایەن دۆناڵد ترامپ بۆ پیادەکرامڕ ئاراستەیەکی ترە دەکرێتەوە هاوپەیمانەکان دەرگایان لێ دەکرێتەوە بەڵکو شتێکەیە لوتکەی دیموکراسی دەبەسترێ پەرە بە دیموکراسی و پرسەکانی مافی مرۆڤ دەدرێ و هەروەها شتێکی تر زۆر گرنگە لە بیرمان نەچێ مەسەلەی پرسی گەندەڵیە ئەمریکا باوەڕی هاتووەکەوە ئەو توندوتیژی و خۆپیشاندانانەی بە تایبەتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەوە هەن پەیوەندیەکی تۆکمانەیە بە پرسی گەندەڵی و ئەمریکاش خۆی سنتەرێکی گەورەی ئابووری جیهانە و ئەوان تێبینیان کردووە زیاتر لە 2000 ملیار دلار لە ئەمریکا ئاڵوگۆڕی پێکراوەیان هاتووە کە زۆر جێ ئەم پارانە جێگای گومانن کەوا پەیوەندی بۆ پرسانەی گەندەڵیەوە هەیە بۆیە لەوانەیە دووبارە بە شێوەیەکی ورتر پڕاگرامی تایبەتیان هەبێ بۆ ئەوەی کەوا کارکەن لەسەر پرسی بنەبڕکردنی گەندەڵی وەڕا پەرەپێدانی دیموکراسی کە زۆر گرنگە بۆ گەلی کوورم دوو پرسە وەکو لە بیریشمان نەچێکە بینە سەر سیاسەتی با بڵێن دەرەچی سەبارەت بە گەلی کورد ئێمە لە سێ ئاستاگە دەرفەتم پێ بدەی ئیش بکەین چۆن کەڵک لەو دەرفەتە وەربگرین یەکەم ئەو کەسانێک کە دیاری کراوەبوون و نەسامانسا پاوار لە یوسید یاخود لۆی ئاشتن وەکو وەزیری بەرگری یاخود بڵینکین وەکو وەزیری دەرەوە کە ئەم سێ کەسایەتی ئەتوانین کەڵکیان لەوە بگرین چکە سامانسا پاوەر خۆی کەسێکە ئافرەتێکە خانمێکە لەسەر ئازاری گەلی کورد لەسەر ئەنفال نووسیوێتی ئێستا بێتە بەرپرسی گەورەترین دەستگای هاریکاری ئەمڕۆکە گەلی کوردستان وەکو سەرەتای ڕاپەڕین پێویستی بە خواردنە پێویستی بە کەلوپەلە پێویستی بە یارمەتیە و وەزیری بەرگری خۆی کەسێک بە لە عێراق جەنگاوە کەواتە ئاگداری ئەوەیەکەوە گەلی کورد هاوپەیمانێکی ڕاستەقینەی ئەمریکایە و هەروە بڵینکین هەرچەندە کەسێکی دیبلۆماکت کارە بە دوو زمان قساکە بە دوو دەم بەڵام بێ ئاگدار بین ئەو یەکێکە لەو کەسانێکەوە لە سەردەمی ئیدارەی ئۆباما بڕیاری داوە کە یارمەتی گەلی کورد بکرێت لە ڕۆژئاوا
کەواتە بەم شێوەیە ئێمە گەلی کورد ئەتوانێت کەلک لەم کەسانە وەربگرێت لە ناو ئیدارەی بایدن وە کەلک لە بۆچوونی بایدن بەرامبەر بە پرسەکانی دیموکراسی و گەندەڵی لە جیهاندا وەربگرێت کە هەردووچیان زۆر گرنگن چونکە گەلی کورد قوربانی هەردووکیانە گەلی کورد قوربانی نەبوونی دیموکراسیە و هەروە گەلی کورد قوربانی هەبوونی گەندەڵیە لە هەمان کاتدا کە پێم وایە دوو پرسە ئیدارەی بایدن ئەبێ بە گرنگیەوە کاری لەسەر بکەن و بەڵێ نیشانداوە کاری لەسەر بکەن. باشە ئەو دوپرسیارم سەبارەت بە هەرێمی کوردستان ڕەنگە خەڵک لێرە نیگەران بێت لە بڵێن بۆچوونێکی شەبێت کە وڵاتانی زلهێز کە ئەمریکا بۆ خۆیان بانگەشەی دموکراسی دەکەن بەڵام بۆ لێرە لە کوردستانە پشگیری ئەو مەسەڵەن پرۆسەیە ناکەن ئێمە دەبین دەست بەسەراکردنی دەسەڵات هەیە گەندەڵی هەیە پێشێلکردنی مافی مرۆڤ هەیە بە کورتی بێ سپاس دەکەم. سپاس ئەوان پشگیریەکانیان بۆ نمونە ئەتوانین من لە ساڵی 1990 تا ساڵی 2003 تەواوی ئەرز و ئاسمانی کوردستان لەژێر چەتری هێزە وەکو دەسەڵات و خەڵک ئێستا خەڵکێکی زۆر لە دەسەڵات نیگەرانە بەڵام ڕەنگە خوێندنەوەی کە بێکەوان پشگیری دەسەڵات بکەن لە ئاڵوگۆڕی دەسەڵاتە فشارێکی جدی نەخەنە سەر دەسەڵاتداران بۆ ڕاگررتنی پێشێلکاریەکان. لەوانەوانی سنوورداریان هەبێت لە چۆنێتی ماوەڵەکردن لەگەڵ سیستەمێکی نەوخۆی هەموو سنوورێک لە بەردەمیان کراوە نەبێ چکۆ ناڕازیەکی زۆری شەیە بە پێچوانەوە لا ئێمە ناڕازیە لەسەر نەبوونی خزمەتگوزاری لە ئەمریکا ناڕازیەکی سۆرەیە لەسەر هەبوونی زۆری خزمەتگوزاری بۆ خەڵک بەبێ بەرامبەر کەواتە ئەبینین بەو شێوەیە زۆری ناڕازیەکانن سروشت بۆی ئەوان دەستێکی زۆر کراوانیە بەڵام ڕۆڵێکی گرنگیشان هەیە لە ساڵی 1990 تا ئەمڕۆکە هەرێمی کوردستان بە شێوەیەک لەجێ چەترێکی نێودەوڵەتیدایە بەڵام ئێمە بەشێکی زۆری ئەو کەم و کورتیانە ئەخینە ئەستۆی خۆمان ئێمە خۆمان پێش نەکەوین خۆمان لە ئەمریکا نەمانتوانی و تەنانەت فشار دروستکەین ئێمە ناچین لە دوژمنەکانمان بگەڕین تەنها ئیش لەسەر دۆستەکانمان دەکەین یاخود پرۆسەی لۆبیکردن لە ئەمریکا تا ئێستا گەلی کورد نەگەیشتەوە قۆناغە لۆبی بکە لە ئەمریکا چۆنێتی بەڵامەوان ئاگداری وردو درشتن چۆنێتی بەرپەرچدانەوەیانم پێم وایە سنوورێکی تەواو کراوایان نییە چونکە زۆر جارە بێ ڕێز لەوە بگرن وەکو گوتم پرۆسەی هەڵبژارنیشێ لە کوردستان ئاگدار بین گەیم ئەمانەوەیە دەنجی ڕاستەقینی خەڵکی کوردستانە بگەڕێن لە دوای پرۆسەیەکی هەڵبژارنی پاک و بێگەر لە سەر تاسەری کوردستان بۆی خەڵکی کوردستان دەنجی ڕاستەقینی خۆی بدا بە نوێنەرەکانیان بۆ بەرەنگاربوونەوەی هەموو ئەو پرسانی کەمڕۆکە لە کوردستان خەڵکی کوردستان پێوەی دەنجانن. باشە زۆر بە کورتنی خولەک سەبارەت بە لۆبی کوردیش نییە لۆبی حیزب پێ بڵێن لە سەراسی ئەمریکاوانە بە کورتی بێ سپاس دەکەم. ئەمە پرسێکی دوور قوڵا بێ کورد لە ماوەی 40 ساڵی ڕابردوو کورد بەردەوام کە ئازاری دەیە بەرپەرچدانەوەی هەیە لە دوای بەداخەوە تاوان و جینۆساید و ئەنفال گەلی کورد لە سەردەستی چەند کەسێک هەوڵی داوە لە ئەمریکا جوولەیەک دروستکە بەڵام ئەم جوولەیە دووبارە پێویستی بە پێداچوونەوەیکی قوڵە کە چل کراوە لە ماوەی 40 ساڵیان 30 ساڵی ڕابردووە چی بکەین بۆ ئایندا لە ئەنجامی تێگەشتنی کێشەکانی ئەم ساڵانەی ڕابردوو خۆسازکردن دەتوانین بگەینە بەرهەمێکی باشتر. زۆر سپاس بۆ بەڕێزان دکتۆر قارەمان مامەند شارەزای کاروباری ئەمریکا کە لە ئەمریکا و لەگەڵمان بووی هەروەها هۆشیار عومەر عەلی ڕێخەری ژووری پەیوەندیدە دیپلۆماسیەکانی بستنەوەی گۆڕانی سوودی سەری سپاس دەکەم. سپاس بۆ بینێرانی بەڕێز سپاس باوکاران خواتان لەگەڵ.